الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عليكم ورحمة الله وبركاته. ومێدەوارین لە پەروەردگار لە تاوان و گوناحی هەموو لایەکمان خۆش ببێ، بارانی ڕەحمەت ببارێنێ بەسەر هەموو لایەکمان و شفای نەخۆشەکانی هەموو لایەکمان بدا. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین چوار چین هەن لە ناو ئاگری دۆزەخدا. ئەم چوارچینە، ئەم چوار تاقمە زیاتر ئازار دەدرێن و زیاتر ئەشکەنجە دەدرێن. وای لێ دێ ئەهلی دۆزەخ خوا پەنامان بدا هەمویان دێنە هاوار و دێنە ئاشکایەت لەوەی ئەمەنە ئازار دەدرێن. ئەم چوار تاقمە ئازار ئەگەیە بە ئەوانش. پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا باز دەکا ئەبێ زۆر وریابین ئەم چوار تاقمە هەڕەشەیەکی یەکجا زۆری لێکراوە لەم فەرمایشتەدا و لە فەرمایشتی ترشدا هاتووە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أربعة يؤذون أهل النار على ما بهم من الأذى. واتە چوار کۆمەڵ و تاقم هەن لە ئاگری دۆزەخدا خوا پەنامان بدا زیاتر ئازار و ئەشکەنجە دەدرێن. يسمعون به الجحيم والحميم بالويل والثبور. واتە ئەمەنە هاوار دەکەن و هاوار و ناڵەیان لێ بەرزە بێتەوە، ئەوەی ها لە ناو دۆزەخدا هەمووی دەنگی ئەمانە دەبیسێ. يقول أهل النار بعضهم لبعض. ئەوانەی کە هان لەو ئاگری دۆزەخدا پێغەمبەر گیانە فەرمێ ما بال هؤلاء قد أذونا على ما بنا من الأذى. ئەمانە چینەوەنە هاوار دەکەن، وای لێ هاتووە ئێمەش ئازار دەدەن. ئەمانە خەڵکی دۆزەخ ئەڵێ خوا پەنامان بدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم چوارەیە یەکەمیان فرجل مغلق عليه تابوت من جمر. ودوميان فرمي ورجل يجري أعماءه. وسهميان ورجل يسيل قيحا وصيدا. وشوارميان رجل يأكل لحمه. أفرمي پیغمبری خوا صلی الله عليه وسلم من چوار تاقمە کەسێکە لە ناو تابوتێکدایە، تابوتەکە داخراوە. ئەم تابوتەکە کە داخراوە لە ناو تابوتەکە ئازار دەدرێ. دووەمیان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکە مەعیدەی خۆی ڕائەکێشێ بە ڕاکێشانی مەعیدەی خۆی. سێهەمیان کەسێکی تر ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی دووخاو خوێن و چڵکی جەهەنەمەی کە نە قوڕگی ئەمدا و ناو ئەمەش پلکاوەتەوە. چوارەمیان کەسێکە لە گۆشتی خۆی دەخوا. ئیمانداران خوا پەنامان بدا لە ئاگری دۆزەخ و لەمانش. پرسیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانە کێن؟ پێغەمبەری نازدار فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی کە لە ناو تابوتێکدایە و باندراوە و کە ئەزیێت دەدرێ و ئەشکەنجە لە ناو دۆزەخدا و هاوار دەکا هەموو ئەهلی دۆزەخە بیسێ. وتی ئەو کەسەیە کە لە دونیادا دەمرێ قەرزاری خەڵکە و لە دوای خۆیشی ئەوەنەی جێ نەهێشتووە خۆیشی نەیدایەوەتەوە و لە دوای خۆیشی وەسیەتی نەکردووە و یان پەیدای نەکردووە نەویست قەرزەکەم بدەنەوە. ئەمە مەسیری لە ناو ئاگری دۆزەخدا ئاوایە. چەنێ هاوار دەکا بەڵام سوودینی هەموو دنیا پێی هەمووی ناو ئاگری دۆزەخ پێی دەزانێ. واتە قەرزدانەوە ئیمانداران یەکێ لەوانە هەرە تاوانی گەورەیە. ئەمڕۆ بە تایبەتی لە ئەمڕۆی من و تۆدا زۆر بایەخ نادەین پێی. پارەکە دەبا دوای هەر باکینی ئەڵێ کەیفی خۆتە بەخوا نیمە بمکوژە. مەسەلە کوشتن نییە.
مەسەلە ئەمە مەسیرتە ئەگەر بتێ و نەیدەیتەوە ئەگەر گەردنت ئازانەکە بەخوا ئەمە مەسیرتە بەخوا نە نوێش نە حەج نە زەکات نە سەرفترە نە هەموو خەیرەکان فریات ناکەوێت لێوێ چونکە قەرزی خەڵک ئەبێ لە دڵەوە گەردنت ئازاکە بەڕوومەت و بووە پێوە شتێکی ترە هەزاران مسلمان هەیە ئەهلی چاک ئەهلی مزگەوت ئەهلی خوا ئەهلی ڕوو لە خوا بەڵام بەداخەوە ئەبینی خەرزارە و کاتێ خاوەن خەرزەکە تێ بۆ لای گاڵتەیکی پێ دەکا وریابی ئەبێ یەکێکە لەوانەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو تابوتێکدایە ئازار و ئەشکەنجەی دەدەن هەموو ئەهلی دۆزەخ پێی دەزانێ دووەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسەیە کە مەعیدەی خۆی ڕائەکێشێ بە دوای خۆیدا فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کەسە کێیە فەرمووی ئەو کەسە ئەوەیە ئەو ئینسانەیە کە خۆی پاک ناکاتەوە لە پرشی مێز لە پیسی گوێی پێ نادا بە پاکێتی ئیمانداران زۆر جار ئەمە حەسابی بۆ ناکەین خۆمان پاک ڕاناگرین چی دوو لە ڕووژەنابتان سەر ئاوەکان بێ چی ماڵ بێ چی مزگەوت بێ چی شوێنێکی تر و تەنانەت لە ناو ماڵشدا پاکێتی زۆر جار ڕاناگرین ئەبێ وریابین خوای گەورە ئەو کەسانەی کە پاکن خوای گەورە خۆشیانیەوێ بەڵام ئەوانەی کەوا بۆ نمونە خۆیان ناپارێزن لە چی لە پیسێتی ئەوەی نەجسی پێڵ ئەوەی پیسیە ئەمە مەسیرێتی خوا پەنامە مدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم دوو قەبرە عەزابە درێن بەڵام عەزابەکان بە بۆنەی تاوانێکی هەرە گەورەوە نییە تاوانەکەیان زۆر بچووکە بەڵام خۆیان بایەخیان پێ نەدا تاوانەکە لای خوا گەورە بوو فەرموویانەی پێغەمبەری خوا کامەیە فەرمووی یەکێ لەوانەیە ئەمە کە ئەم یەکێک لەو دوانە ئەچووە سەر ئاو خۆی بە جوانی پاک ناکردەوە ئیماندارانی بەڕێز عەیب و حەیفە بۆ ئێمە مزگەوتەکانمان پیس بێ زۆر ناخۆشە ئەبێ هەموومان ماڵەکانی خوا لە ماڵی خۆمان زۆر پاکتر بێ بڕۆن بگەڕن بە شوێنەکانی تردا بزان ئەوانەی کە لەسەر ئەدیانەکانی ترن چەنێ ئەو ماڵانە پاک ڕاگرن کە دینەکانیش باتڵە حەق نییە گومڕاییە بەڵام سێرەکەی بە جوانی ڕایەگرن بەڵام ئێمە مزگەوتەکان ماڵی خوایە شوێنێک لەسەر زەویدا هەبێ کە شوێنی خوا ناوی نابێ ماڵی منە مزگەوتەکانە ئەمجا دوایە ماڵی خۆت خێزانت مناڵت هەمووی ئەبێ لەسەر پاکێتی ڕابگری ئەگەر وا نەبی خوا پەناماندا یەکێ لەوانە چوار کەسە کە ناڵەیان هەموو دۆزەقەی بیسێ ئەو کەسەیە کەچی کە خۆی پاک ڕاناگرێ سێهەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسەی کەوا دەمی ئەکەنەوە هەموو زووخاوی ئاگری دۆزەخ پیس و چڵکی ئاگری دۆزەخ دەخەنە دەمیا فەرموویانەی پێغەمبەری خوا ئەمە کێیە صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە کەسێکە ئەوە قسەی فاحیشە بێ کاری فاحیشە بێ خراپەکاری بێ لێی ڕەت نابێتەوە هەمووی دەڵێ باکشی نییە ئەڵێ ئەمە عیقابەکەی لە دۆزەخدا ئەمەیە چونکە لە دنیادا خۆی هێناوە ڕاهێناوە لەسەر خراپە وشەی خراپ کاری خراپ ڕەوشتی خراپ خوا پەنامان بدا مەسیرەکەی لە ئاگری دۆزەختا بۆیە هەرچی شڵکا و زووخاوی ئاگری دۆزەخێ لەو ڕۆژەدا دەیکەنە قوڕگیا و هەموو دۆزەخەکانش بێزارن لێی چوارەمیان فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە دانیشتبوو گۆشتی خۆی دەخوارد فەرموویانەی پێغەمبەری خوا ئەی چوارەمیان کێیە فەرمووی پێغەمبەری خوا ئەو کەسەیە کە چییە قسە دەهێنێ و قسە دەبا باسی خەڵکی دەکا ئەمە عیقابێتی ئیماندارانی خۆشەویست ئەم فەرمایشتە بۆیە من بەرچاوم کەوت زانیم بە واقعی ئەمڕۆ زۆری نەمان خوا پەنامان بە ئەمانە تووشمان دێ یان دێتە ڕێگامان ئەگە تووشمانیش نەی ئینشاءالله دێتە ڕێگامان ئەبێ وریای بین کەسێکە قسە دەهێنێ و قسە دەبا یان قسە ئەکا لە ئوموری خەڵکی یان قسەیەک دەکا علم و زانستی پێی نییە خۆی تاوانبارەکە تەداخل ئیشی کەسێک دەکا بەمە پێغەمبەری خوا فەرمێ عیقابەکەی ئەوەیە لە ناو ئاگری دۆزەخدا ئەم کەسە کە چیەکە کە گۆشتی خۆی دەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری نازدارە فەرمێ من تتباع عورات الناس هەر کەسێ بگەوێتە دوای عورەتی خەڵک
یعنی بکەوێتە دوای خەڵک بزان فڵان چی ئەکا فیسان چی ئەکا فڵان بۆ چوو بۆ ماڵی فڵان ئەم کچە بۆچی لەگەڵ ئەودا کوڕەکەی گێڕێتەوە ئەڵێ لە زانکۆ بووین ئەمە واقعیە ئیمانداران تەماشاکە ئەویت هاتینەوە خۆشکەم خۆم و خۆشکەم هاین بەیەکەوە ئەلەم سلێمانی حاضری ڕوویداوە ئەڵێ لە سلێمانی خۆم و خۆشکەم تەلەبەین لە دەرەوە چاوەڕێم کرد کاتێک گەڕاینەوە بە ماڵ چاوەڕێی خۆشکەم کرد بۆی بگەڕێمەوە دەستمان خستووە ناو دەستی یەک کە ڕێمان دەکرد ئەڵێ چەند ئافرەتێ دانیشتو بوون وتیان سێر بێ ئەم بێ شەرمانە بکە هەل لە بەردەم ئێمە دەستیان کردەتە ناو دەستی یەک ئەبێ لەمە زیاتر چی بکەن ئەگەر ئێچاوی ئێمەیان لێ دیار نەبێ چی بکەن ئەڵێ من خۆم گرت خۆشکەم جوابی دامەوە جوابی ئەوانی داوە خۆی نەگرت وتی لەخوا بترسن ئەمە برامە لەخوا بدرسن ئەمە برامە زۆر جار بەداخەوە شتەکان ئاوایە ئەبینی ئافرەتێک لەگەڵ پیاوێکە ڕاوەستاوە قەومێتی خزمێتی کارێکی پێویستی پێیە ئەم بێ ئەوەی ئیش بڵێ وەڵا فڵانم بینی ئەمڕۆ لەگەڵ فڵان ئافرەتە ڕاوەستا بوو ئەبێ وریابی ئیماندارە ئەم قسە بەخوا زۆر گەورەیە خوا شایەت ئەم قسە بکەی ئاسمان تەقەبولی ناکە خوا شایەتە ئەم کەلیمە دوور نییە لای خوا بە بۆنەی یەک وشەی وا بڵێ فڵانم بینی لەگە فڵان ئافرەت چووە ماڵی فڵانەوە فڵان پیاوم بینی چووە ماڵی فڵانەوە بەم وشەوێ ئەم وشەی کە دەکەی ئەو حەدیسە بێرە بەرچاوت بەم وشەیە ئینسانەیە داخلی ئاگری دۆزەخ دەبێ خوا پەنامان بدە ذراعێکی مێنێ بگێتە باش پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم یعنی هەنگاوێک ئەهلی باش دەخۆی هەنگاوێکی ماوە بچێتە باش یەک قسە ئەکا یەک کردارێک دەکا لای خوای گەورە ئەمەنە گەورەی ئاڵێ ڕێگەی بگۆڕن با بچێ بۆ دۆزەخ خوا پەناماندا ئیماندارانی خۆشەویست ئەبێ ئەم چوار خەسڵەتە خۆمان بپارێزین خۆمان پاراز بە تەکید دەبینە خۆشەویستی خوا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێ بە دوای عەورەتی خەڵکا بگەڕێ تەکید بە لە ماڵەکەی خۆیەوە هەر لە ناو ماڵەکەی خۆیدا عەورات و ئەوەی کە شاراوایە دەرئەکەوێ بۆ خەڵکی خوا پەنامان بدا خوای گەورە ڕەحم بە مولاتمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە ڕەحم بە نەخۆشەکانمان بکە ڕەحم بە پیاو بەتەمەنەکانمان بکە خوای گەورە ڕەحم بە وڵاتمان بکە هەرزانی پڕ وڵاتمان بکە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە ئامین ئامین والحمد لله رب العالمين آمين اللهم آمين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب أما بعد إيمان دارني خوشويست لەم ڕۆژانە یادێک دەکرێتەوە بە ناوەی یادی ئافرەت ئەوەی کە ببینین حەزەکەم بە کورتی شتێ باسکەین لەسەرەوە ئەڵێ کابرایەک ئافرە خێزانەکەی خستووە سەر گوێدرێژێک دوو لە ڕوو جەنابتان خۆیشی ڕەشمەی ئیماندارە تەبعاً موسڵمانە بڵێن وڵاخەکەی گرتبوو کابرایەکی بێدین دوور لە دین هاتووتی ئەم ئیسلامەی ئێوە ئاوا مافی ئافرەتەدا یان ئیسلام چی مافی ئافرەتی داوە ئەم قسە زۆرە درێتە گوێمانە ئەمەنە دراوە نەبێتەوە و ڕۆژانەش دەیبیسینەوە ئەم پیاوەش وتی ئەوەی کە تۆ ئەڵێی ئێمە بە کردار جێبەجێیەکی ئەوەی لەسەر گوێدرێژەکەیە ئەوە خێزانمە خۆم بە پێ ڕێیەکەم و وڵاخەکەمش گردووە بۆی خێزانم نەکەوێ ئیسلام ئاوا فێری ئێمەی کردووە تەقدیری ئافرەت بگرین و ڕێز لە ئافرەت بگرین پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئافرەتی هاتە لای پشتی کۆم بوو بەتەمەن بوو خۆزگایە ئەوانەی مافی ئەمە لێ ئەدەن خۆزگایە هەر یعنی ئەم فەرمایشتەی پێغەمبەریان وەرگردایە و جێبەجێیان بکردایە کافی بوو بۆ هەموو دنیا هەموو مافێکی ئافرەت تەنانەت بەما لەسەری بڕایە باشتر بوو ئەفەرمێ پشتی چەماوەوە دایکە عایشە لای بوو هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا زۆر چووە پێشەوە وەک پێشوازیەکی زۆر گەرمی لێ کرد و زۆر بە حەماسەوە گوێی لێ ئەگەر لە وشەکانی وەک ئەوەیە بیناسێ بەس دایکە عایشە نایناسێ دایکی ئیمانداران کاتێ ڕۆیشت بە جوانی خستێ ڕێ و بە جوانیش پێشوازی لێ کرد پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دایکە عایشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەم ئافرەتە بەتەمەنە کە بەتەمەنە و پشتی کۆم وەتەوە ئەم ئافرەتە کێیە خزمتە خزمێکی نێزکتە دیارە پێغەمبەری خوا فەرمووی نە وەڵڵا هیچ خزم نییە دایکی عایشە
وتی بەڵام ئەمە لە زەمانی خەدیجەدا دایکی ئیمانداران هاهات بۆ ماڵمان هاشۆیە کردین، برادەر و ڕەفیقی خێزانم و خەدیجە دایکی ئیمانداران، بۆیە ئێستا هات بۆیە ئاوا پێشوازیم لێ کرد. تەماشای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فێری ئێمەی کردووە ئەو مافەنا. بەڵام لە هەمان کاشە مانای ئەوە نییە مە هەر بڵین مافی ئافرەت ئیتر ئافرەت هەموو شتێ ڕەها بێ. نا، چۆن ئیسلام مافێکی داناوە بۆ پیاو ئەبێ احترام و ڕێز و تەقدیری ئافرەت بگری، ئافرەتەکە شوە. تەسەورکەن پیاوی وایە ناتوانێت درهەمێ خێرکا لە سسی ئافرەتش خێزانیدا، ئەمەنە ڕەزیل و چروکە خێزانی. تەسەورکە پیاوی وایە ناتوانێت میێوانێ بواتە ماڵ چونکە ژنەکەی ڕوسپی ناکات دوو لە ڕوو جەنابتان. تەسەورکە ئەو ئافرەتە چەنەها شت ئەکا بێ ئەوەی پیاوەکەی بزانێ، هەر باکشی نییە، لەوەی ئەهلی جمع و جەماعەتش بێ، لەوەی ئەهلی خواش بێ، ڕۆژوش بگرێ. بەڵام پێغەمبەر گیان ئەفەرمی عەلەیهی سەلات وەسەلام، ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئیذا صەلەیت المەرأە خەمسەها، ئەگەر چوار شتەی ئافرەت بیکە ئاچێ بۆ بەهەشت زۆر ئاسانە، ڕێگای ئافرەت زۆر ئاسانە. ئەگەر پێنج نوێژەکەی بە جوانی بکە، سونەتەکان نا، بەس فەرزەکە بکە، بەس بە جوانی تەحەفوظی پێ بکە. ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەصامت شەهرەها، مانگی ڕەمەزانی پیرۆز بە جوانی بگرێ، وحەفەظ فەرجەها، و دامێنی بپارێزێ لە هەموو خراپی و خراپەکاریەک، و چوارەمیان بە قسەی پیاوەکەی بکە، دڵی پیاوەکەی ڕازی بکە. لە ڕۆژی قیامەت پێڵێن فەرموو لە هەشت دەرگای باشتەوە کوێچتە ناو بچۆ، فەرمووی لێ یەکەن، ئیستیقبالی یەکەن ئەم چوارە. ئەی ئەگەر بێت و ئەمانە هەرسێکی زۆر جار نوێژ دەکات، جوان نوێژێکی جوانەکات، تەماشاکەی ڕۆژوو دەگرێ و تەماشاکەی داوێن پاکە هەتا بڵێ، بەڵام سێرەکەی لە قسەی پیاوەکەیدا چوارەمیان سێرەکەی دەرناچێ زۆر جار. وریابە ئافرەتێ بمرێ پیاوەکەی لێی ڕازی نەبێ، بڕوات بێ باش نابینێ، ئەو سیانەیشی بێ نایبینێ. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ، یعنی تەرازویەکی داناوە بۆ پیاوان و تەرازویەکشی داناوە بۆ ئافرەتان، بۆ هاوسای یەک بن و یەکەوە بن. خەیرکم خەیرون لیالی، پیاو ئەبێ بۆ ماڵ و مناڵی باش بێ، و ژنش ئەبێ بۆ ماڵ و مناڵی باش بێ. تەنانەت ئافرەکە ببینە ئافرەتی وایە منداڵەکەی هەزار شتی ئەیلاوە ئەولا ئەکا پیاوەکەی پێی نازانێ، بەخوا گوناحبارە، ئەو ئافرەتە گوناحبارە. ئەو کوڕە ئەو کچەی حەچی بکە ئەو شەریکی تاوانەکەیەتی، بەڵام ئەگەر وتێ پیاوەکەی هیچ شەریک نامێنێ، ئەمە ئافرەتە بەری ئەبێ، چونکە صاحبی ماڵ پیاوەکەی ئەو کاتە هەموو تاوانەکەوێتە سەرشانی پیاوەکە. بەڵام ئەگە پیاوەکەی لێ ئاگادار نەکردەوە، خۆی زانی کچەکەی بەلاڕێیا ڕوا خواپەناماندا، کوڕەکەی بەلاڕێیا ئاچێ خواپەنامان بدا، پیاوەکەیشی هەرە ئیشارێتەوە، ئەو کاتە چاک بزانێت تاوانی پیاوەکەیشی هیچ تاوانی نییە، هەمووی دەکەوێتە سەرچی ژنەکە، خواپەنامان بدا. بۆیە فەرمێ الدنیا مەتاع وخەیر مەتاعها المەرأة الصالحة، باشترین خۆشی لە دنیا ئافرەتێکی دیندار و لە خوا ترس، ئافرەتێکە کە بە قسەی پیاوەکەی کە لە دنیادا. ئەمجا پێغەمبەری خوا ئەمرمانش پێ ئەکا تکرار، یعنی دەدڵەوە پێمان خۆشە کە کوڕمان بێ و پێمانش خۆش بێ کەچی کچمانش دەبێ. ئەبێ ئەمە بزانین. کۆتایی ئەچینە لای ئەم پیاوە بەڕێزە محەممەدی کوڕی یەکێ لە تابیعەکانە، ئەفەرمێ دوو برابوونە ئەمیان، عومەر برای بووە، محەممەد و عومەر. ئەڵێ عومەر بەردەوام شەوانە هەتا بەیانی مەشغوڵی شەونێژی بووە، منش مەشغوڵی کارێکی تر بوومە، عیبادەتم نەکردووە، هەموو شەوێ هەتا بەیانی قاچی دایکم ئەشێلا، دایکی شەرافرەتە. ئەفەرمێ دوای پرسیاریان لێ کرد ئینەکەی ئەو زۆرە یاینەکەی تۆ؟ وتی وەڵاهی یەک شەو ناگۆڕمەوە بە هەموو شەو نوێژەکانی ئەو، یەک شەو قاچی دایکم بشێلم قەت نایگۆڕمەوە بە شەو نوێژەکانی ئەو، کە شەو نوێژی چەندێ گەورێ ئیماندارانی بەڕێز. یعنی ئەمە دەڵالەتە لەسەر ئەوەی بەڵگەیە لەسەرەوە ئەم ئیسلامە زۆر تەقدیری ئافرەتی کردووە. بڕواکەڵ نییە، بەوە نیە هەر قسە بکەین بڵین ئافرەت وە ئافرەت وە، نا، ئەوەی کە ئیسلام پێمانەڵێ ئەوەی لە واقعدا ئێمە ئەیبینین کە هەموو پیاوان تەقدیر ڕێزی ئافرەت چەندێ دەگرێ، ئەوش ئاینی ئیسلامی پیرۆزە. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان کە. إن الله وملائكته يصلون على النبي والذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم